گەنجێک بەشداری لە ئۆلمپیاتی ستیمان کردووە ئەم ئۆلمپیاتە بێکمان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و ئەم گەنجەش بێکمان بە خۆشحاڵی و کوردە و خوێندکاری یانزەیە و توانێت وەکو نوێنەری عێراق بە شێوەی ئۆنلاین بەشداری ئەم ئۆلمپیاتە بکە بێگومان ئەمەش کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە ئەم ستیمە هەل لە STEMەوە کە هەر وشەیەکیان کۆمەڵێک پەیامی خۆی لە پشتیەوەیەتی ئێمەش پێمان خۆشە زانیاری زیاتر لە ئەم گەنجە خۆی وەربگرین کە ئێستا لە ستۆدیۆ لامانویانە ئەویش کاروخ ئازادە وەکو خوێندکاری یانزە و وەکو نوێنەری عێراق کە بەشداری ئەم ئۆلمپیاتی ستیمەی کردووە کاروخ بەخێر بێ سەرەتا دەستخۆشی لێکەین و بە هیوای ئەوەی کە ئەمەی هەنگاوانەی ناو هەنگاوی باشتر بنێ بەڵام با بچینە سەر ئۆلمپیاتەکە ئۆلمپیاتی ستیم مەبەسمان چییە؟ ستیم ئەگەر باسی کەین ئەڵێن ستیم خۆی بە مانای ئینگلیزی هەیە و لە مانای ئۆلمپیادی شاهەیەتی باش ستیم ئەگەر بە ئینگلیزی باسی کەین وەکو وشەیەک وەکو وەردێک بە مانای قەدیەت بەڵام ئەگەر بینە مانای ئۆلمپیادێکەوە یان ساینتیفیک ئۆلمپیادێک کامپیتیشنێک پێشبڕکێک یان پێشبڕکێکی زانستی ستیم لە چوار پیت پێکێ هەر پیتەی وشەیەەکە S واتە ساینس واتە زانست T واتە تەکنالۆجی E واتە ئینجینیرینگ M واتە ماثماتیکس واتە پرۆژەیەکی یاخود ئۆلمپیادێکی زانستی ئەندازیاریە لە بەشی بیکاریە کە لە کۆمەڵێک بەش پێگێت لە سەرەتاوە ئۆلمپیادەکە بە سێ خۆناغ دەستپێکە خۆناغی یەکەم پێوتر نیشنال ئەگزامینیشن واتە ئیمتحانێکی نێونەتەوەی یاخود نەتەوەی کە لەسەر کۆمەڵی نەتەوە کە خۆیان دیاریان کردووە کە کۆمەڵێک زمانە دیارترینیان زمانی ئینگلیزیە دومیان عەرەبی سێمیان تورکیە بەم سێ زمانە ئەو چوارمیشان ڕوسیە بەم چوار زمانە کە یەکێک ئیمتحانەکە ئەچێتە وەکو نوێنەری نەتەوەکەی خۆی ئیمتحانەکە دوای ئەوە ئەچێتە قۆناغی دووەمەوە امتحانەکە چیەکەیکەن؟ ئیمتحانەکە لە 5 بەش پێژێت من ئیمتحانی جنرال ئەگزام کردووە واتە با 5 بەشەکە باسکەم یەکەمیان بریتە لە بایۆلۆژی واتە بەشی زیندەزانی دووەمیان بریتە لە ماثماتیکس ئەند ئینجینیەری ئەند تەکنۆلۆژی واتە بەشی بیرکاری و ئەندازیاری و تەکنۆلۆژی سێیان بریتە لە بایۆلۆژی چوارەمیان فیزیکس و پێنجەمیان کێمستری من حەزم کرد وەکو سەرکێشیەک بەشداریکەم لە هەر 5 جیانە واتە پێوترێت جنرال ئەگزام جنرال ئەگزام چی بوو؟ پێکاتە بوو ئەگەر ئێمە 90 دقەمان هەبوو لە جنرال ئەگزامە بۆپی کاتەکەمان زۆرتر بوو پرسیارەکانمان قورستر و زیاتر بوو جنرال ئەگزام کۆکراوی ئەو 5 بەشە بوو کە باسم کرد بریتی بوو لە پرسیاری تەکنۆلۆژی و ئینجینیرینگ و ماثماتیکس و کیمستری ئەند فیزیکس کاتە ئەم 5 بەشیان لە جنرال ئەگزامە کۆکرد بووە کە تیدا باز لە کۆمەڵێک بابەت ئەکرا لەناو ئیمتحانەکەیە بەڵام ئەوەی گرنگ بوو پاس پیپەرەکان بوو کە پێشتر ئێمە سەیری پرسیارەکانمان نەکرد و ئەنجا چوونە ئیمتحانەکە دیاریکردنی بەشەکان بەدەست خۆتان بوو یاخو بۆیان دیاریە کرد ئاپشنال بوو واتە ئارەزومەندانە و بەدڵی خۆت بوو زۆر باشە ئەنجا ئێستا وەبزانام لە ڕوونکردنەوەی وشەکەیە بووی ئێس ڕوون کردەوە تی ڕوون بووەوە وەزام دوو پیتی ما بۆ ڕوونی بکەیتەوە ئی واتە ئینجینیرینگ ئەندازیاری ئێم واتە ماثماتیکس کە یەکە واتە ئینجینیرینگ بریتێ لە ماثماتیکێک یاخود بیرکاریەکی ئەندازیاری تەنها بریتێ کە ئێمە لە مەکتەبی خوێنین بەڵکو بریتێ لەوەی کە قوتابیەکە چێتە بەشی ئەندازیاری خوێنێ لەگەڵ ئەوەی کە زۆر جار بەشداریکردنی ئەم جۆرە ئۆلمپیاتانە یاخۆ شێوازی ئۆنلاینە لە ڕووی زانستیەوە لە بوارە جیاوازەکانی تەکنەلۆژیا و ماتماتیک و کۆمەڵە بواری ترە کۆمەڵە سوود و تایبەتمەندی هەیە بێگومان کۆمەڵێک وڵاتی جیاواز نوێنەریەکانیان بەشداریەکە تۆ لەو بەشداریکردنە تا چەند سوودت لەوان بینیت لەو دەقانەی کە هەت بوو کە قسەتان تیا کرد یاخو بابەتەکانتان نەخستە ڕوو من سوودێکی زۆرم بینی بۆ پێی کە پێش ئەوە باسیشم گوتم پاس پیپەریتایە لە پاس پیپەرەکانە ئەبینی خەڵکانی کە بەشداریان کردووە کە تۆ ئەبینیت سوود لە فکری ئەوان وەرەگری بۆی بزانی کام جۆر لە ئەگزامینیشن کام جۆر لە ئیمتیحان باشترین جۆرە وەروها لەناو ئیمتیحانەکەیە هەر یەکەکو نوێنەری وڵاتێک بەشداریەکە بەڵام یەکەم تێستێکی نیشناڵە نەتەوەییە کە تیدا وەکو نەتەوەی خۆ دەتوانانی هەر کەسێک بێت بەشداری بکە لە خۆناغی پێنجی بناڕەتی تاکو دوانزەی دواناوەندی بەڵام لە دوای ئەوەی کە ئەوتمان بناڕەتیە ئەچتەنە ئیمتیحانێکی نەتەوەییەوە لە دوای ئەوەوە ئەچیتە ئیمتیحانی دووەمەوە ئەبێ لە ئیمتیحانی یەکەمە بتوانیت لە دەیەکەمەکە بیت لە نێو نەتەوەی خۆتە چونکە ئیمتیحانێکی نەتەوەییە لە ئیمتیحانی دووەم پێوتری ئینتەرناشنال ئەگزامینیشن ئیمتیحانێکی نێودەوڵەتی من ئیمتیحان یەکەمە پلی یەکەم لەسەر ئاسی عێراق و کوردستان و پلی یەکەم لەسەر ئاسی جیان بەدەستێنا لەوەشی جنرال ئەگزامە و لە ئیمتیحانی دووەمیشە پلی یەکەم لەسەر ئاسی عێراق و پلی یەشتەم لەسەر ئاسی جیان بەدەستێنا زۆر باشە ئەگەر خوێندکارێک حەز بکە ئەوش بەشدار بێت تۆ لە چ ڕێگەکەوە کە زانیت کە بەشداری لەم ئۆلمپیادەیە بکەیت یعنی چۆنی زانیاری کۆکردەوە لەسەر ئەم ئۆلمپیادە ئەگەر کەسێکی تر حەز بکە بەشدار بێتایە
پێویستەکە چۆنی بەشدار بێت. نچی لە قوتابخانەکان کە لە گوزان نوێنەریانە وسپاسیانەکەم لێرەوە بریتە لە قوتابخانی یونای ساینس کۆلج کەتیدا لە پیجی خۆیانەوە ساڵانە وبسایتەکەی ئەو شوێنە دائگرن و باس لەواکەن کە چۆن قوتابیەک بەشدار بێت و باسی ریکوایرمنتەکانەکەن وەروها من لە ڕێگەی ئەوانەوە بەشداریم کرد. کاتە ڕوونکردنەوەی تەواو لەسەر ئۆلمپیادەکە ئەیرێ بە خوێنکار بە شێوازێکی باش ینی تۆ ئەگەر باسێک لە ئەزمونونەکەی خۆت بکەیت سەرەتا چۆنی چووی چۆنی ڕوونکردنەوەیان نابێت تۆ دواتر چۆن بڕیارەدا کە بەشدار بکە. بەڵێ من لە سەرەتاوە بەتابەتی لە دوای هاتنی کۆرۆنا ڤایرۆس و ڤایرۆسی کۆرۆناوە ویستم بەشداری کەم لە ئۆلمپیادێکی جیهانی بەلای کەنگەرۆ کە ئۆلمپیادێکی بیرکاریە بەڵام هەل نەڕەخسا و بوارم نەبوو بەڵام لە دوای ئەوەوە توانیم بەشداری کەم لە ئۆلمپیادێکی دیکە کە ناوی ستیم بوو سەرەتا کە بەشداریم کرد ئەو ئۆلمپیادا باسی لە کۆمەڵێک بابەتە کرد وەک باسم کرد بەڵام گرنگترینش لە ئۆلمپیادەکە ئەو کە خۆم حەزم لێ بوو بەشداری کەم ئەو بوو بتوانم بمە نوێنەری عێراق یەکەم ئەزمونم لە مەکتەبی ناسیانس کۆلەجەوە بەیتی و لەوەی کە لە وێبسایتەکە شەیریان کرد بوو و باسی ڕکوایرمنتەکانیان کرد ئەچیتە ناو وێبسایتەکەیانەوە بابەتەکانە پێ ئەڵێ ئەمانە گرنگن و ئەمانە پێویستە ئەمانە بکەیت بڕێک پارە دیاری کراوە کە پێش ئەوە پارەکە بیت و لە دوای ئەوەوە ئەچیت ناو تۆمارەکەی دوای پارەکە ئەدەیت فیەکەی و دوای ئەوەش ئەچیتە ناو ئیمتیحانەکەەوە ئێمە لە ڕۆژی 22 ئیمتیحانەکەمان بە شێوی ئۆنلاین بەڕێوە چوو و دەی سێش جوابەکانمان وەرگرتەوە. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئەم قۆناغانە و بەسەرکەوتوی بڕیەوەکو یەکەمێک دوجار چۆن ئەتوانی ئەمانە ئەم بابەتانەی کە تۆ بە کوردی کارە لەسەر کردووە سوودی هەبێ بۆ خۆمان سوودی هەبێ بۆ خوێندنەکەت سوودی هەبێ بۆ هاوڕێکانت. بەڵێ لە گرنگترین شتەکان کە سوودی بۆ خوێندنەکەم و سوودی هەبێ بۆ هاوڕێکانم یەکەیان بۆ هاوڕێکانم منوەکو هاندانێک بۆ گشت گەنجای نێتەوەکەم و بۆ گشت هاوڕێکانم کارێکی گرنگە کە من توانیم بەشداری لێ بکەم و ئەوانیش بتوانین لەو ڕێەوە بەشداری بکەن تاوان هەر لە باسی ستیمیشە لە دوایەکی نەوە ئەتوانن هەموو کەسێکە بێ توانێت بەشداری بکە بە زمانی ئینگلیزیان هەر زمانێکە خۆی بێوێت دیاری بکە عەرەبیان خۆ تورکی واروها من لەو سوودە گەورانێکی بۆ هاوڕێکانم تیدا بریتی لە شەیکردنی فکری ئەو پرسیارانی کە لەناو امتحانەکە وەرمان گرتووە یعنی هەر کەسێک بێوێت تۆ توانی بەرچاوڕوونی بیتێ لەوەی کە چۆن بتوانێت بەشدار بەدڵنیایی زۆر باشە جا ئێستا بەڕێستان وەکو نوێنەری کورد هەڵبژێراون لە ئۆلمپیادی ستیم چه کاریگەریەک دروستەکە ئەم نازناوەی کە بە تۆ دراوە یعنی تۆ ئەتوانین لە ڕێگەی نازناوەکەتەوە چی بکەیت بۆ گەنجەکانی نەتەوەکەی خۆت؟ بەڵێ یەکەمیان بانگێش کراوە وەکو گەنجێک بۆ وڵاتی ئەڵمانیا ئەمە یەکەم دومیان لە هەمان کاتە من نتوانم بۆ پێەیە یەکەم بەرچاوڕوونی بەمە گەنجانی وڵاتەکەم دومیان بمە هۆی ئەوەی گەنجانی ئێمە زیاتر لەو بوارانەیە شارەزا بن جا بە ڤیددیۆیەک بی یاخود بە بڵۆگێک یاخود بە یادداشتێ بێت هیچ مادام لە نیازی تۆ هەیە کە ئەم کارانە بکەیت هیچ بلۆگێک یاخود هیچ ڤیددیۆی کە تۆمار کردو بۆ ئەوەی کە وەکو بە چاوڕوونیەک بێ بۆ ئەو گەنجانەی تر کە ئێستا ڕەنگە حەز بکەن وەکو تۆ ئەوان لە ئەکاونتی فەیسبووکەمە و لە پیجەکەشمە کۆمەڵێک بڵۆگمەیە کە بە تایبەتی باسم کردووە چۆن بەشداریەکی لە ئۆلمپیادی ستیمە و لە من کە شەویستم بڵم کە پەبلیک سپیکەر واتە گەنجترین تاربێژ لەسەر ئاستی عێراق کە تەمەنم 16 ساڵە زۆر باش جێگەی دڵخۆشیە گەنجێکی زیرە گەنجێکی بەڕاستی هەر سەرکەوتوو تەمەنەکەشی زۆر باش زۆر باشە با باسێکیەوە بکەین لە دوای ئەم ئۆلمپیاتە هیچ بڕوانامەیە کە پێدرێت کە تۆ بتوانی بڵێ من ئەمە بڕوانامەکەمەوە توانیمە یەکەم بم بڵم واتە بەڵێ دەربارەی سرتیفیکیشنەکان دەربارەی بڕوانامەکان کاتی ئیمتیحان یەکەم تەواوکەیت بڕوانامی بەشداریکردن پێدرێ لە دوای ئەوەیە ئەچیتە ئەگەر دەرچوبێتی ئەچیتە ئیمتیحانی دۆمیانەوە سێکەند ئەگزام ئینتەرناشنال ئەگزام ئیمتیحانێکی نێودەوڵەتی دیاری کراوە بۆ ئەوەی پێویستەکە چەند بینی ئەنجا دەرەچی بەڵێ لە دیاری کراوە بێ لە دەیەکەمەکەی نەتەوەکەی خۆبیت زۆر باشە بە چەند قۆناغێک کە پێکمان تێپەڕێت تا چیتە ئەو تاقیکردنەوە نێودەوڵەتی کە لەوێ ئیتر ئاستەکە دیاریەکرێت تۆ توانی ساڵ بۆ نمونە ساڵانە بەڕێواچە یاخود چۆنە کاتەکانی پرۆگرامەکە ئەم ساڵ یەکەمین ساڵ بوو کە بەڕێوەچوو بەڵام پرسیاری ساڵانی پێشوو لەسەر فکری کۆمەڵێک ئۆلمپیادیکە شەی کرابوو بەڵام ئەم ساڵ یەکەم ساڵ بوو کە بەڕێوەچوو بۆ منیش ویستم بەشداریکەم دووەم شت ئەم ساڵ بەڕێواچێتەوە لێشینەوە ئیتر ئەتوانن خەڵک هەر کەسێک هەر قوتابیەک لە نێوان تەمەنی 9 ساڵ بۆ 18 ساڵ بتوانێت بەشداری بکە بانگێشکردنی تۆ بە وڵاتی ئەڵمانیا بۆ چ مەبەستێکە بۆ ئەوەی لەم ئۆلمپیاتەیە زیاتر کاری لەسەر بکەی یاخود بەشداری کۆمەڵە دەوراتی کە بکەیت
لە سێشت پیکەوەی ئەڵمانیا ناوی ستیم پرۆجێکتە لە سێشت چالنج وەرکشۆپ لەگەڵ ئەکسپێرمنت لەم سێشتەیە باس لە کۆکراوەی امتحانیەکەم و دووەمەکە و کۆمەڵی فکری زیاتر منوەکو 45 کەس چوونەتە ئەخیرەوە لە بەشی جنرال ئەگزامە توانیوە بگەم وەروها باز لە بابەتی جنرال ئەگزامەکە چونکە من گوتم لەمە جنرال ئەگزامە من زۆر باشە ئەگەر باسێکمان لە خێزانەکەشت بۆ بکەیت کە تا چەند هاوکاری تۆ بوون تاوەکو گەنجێکی ئەوەنە زیرەک گەنجێکی ئەوەنە خوێنگەرم کە حەز بۆ بکەیت کە بەشداربی لەم ئۆلۆمپیادایە و بێگومان دڵنیام لەوەی کە کۆمەڵێک تموحی تریشە هەیە خێزانەکە تا چەند هاوکار بوون لەگەڵ خێزانەکەم تا ڕادێکی زۆر هاوکارم تەنانەت دەڵێم ئەتوانم بڵێم من هیچم نەکردو هەموو شتەکان یعنی هەموو شتێکیان بۆ ڕێخستوم و تەنانەت بەشداریم کردو و پلەیکی باشم بەدەستێناوە و لێرە زۆر سوپاسیانەکەم و لە من کاتیشە خوێندنگاکەم بەڕاستی زۆر سوپاسی تاک بە تاکی مامۆستاکان مەکەم و وەروها سوپاسی هەمویانەکەم بەڕاستی یارمەتێکی زۆریان ناوە بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر تەمەنێکی زۆر گونجاوت هەیە توانی هەنگاو بۆ زۆر پرۆژەی باشتر بنەی ئێمە زۆر دڵخۆش بووین کەم ڕۆلای ئێمە میوان بووی و تۆش ببی بە نمونەی بۆ هەموو ئەو گەنجانەی کە لە هۆن تەمەنی تویان و هەوڵێن کاری بە شێوەیەکی ئۆنلاین ئەو نمرە باشە و ئەو پلە باشەوە دەست بێنن دووبارە سپاس بۆ ئامادەبوونەکەتان سەرکەوتوو بی کارەکەکارەوە دەست خۆش زۆر بەخێر بێ